بیرکاری پۆلی 11 زانستی کتێبی خوێندکار لاپەڕا 187. بابەتی ژمارە ئاوێتەکان. ژمارەی ئاوێتە مانای چییە و بۆچی دەبی ژمارەی ئاوێتە فێربین. هەندێک جار هاوکێشەکم هەیە، بۆ وێنە هاوکێشەی x توان 2 کۆ 1 یەکسانە بە 0 دەمەوێت ئەو هاوکێشەیشی کارکەم، واتە دەمەوێت بزانم x چەندە، بەڵام کە شیکاری دەکەم هاوکێشەکە دەبینم بۆ وێنە ئەو کۆیەکەی دەبەمە لای ڕاست. ئێستا ئەوها x توان 2 یەکسانە بە کۆیەکە کە چوە لای ڕاست دەبی بە کەم 1، ئەوجا ڕەجی یان ڕەجی هەردوو لای دەبینمەوە، واتە هەردوو لای دەخەمەژێ ڕەجی دووجا، کە دەخەمەژێ ڕەجی دووجا لای چەپەکە یەکسان دەبی بە x بەتەنێ، لای ڕاستیش کۆ و هەمیشە کەم، و ناتوانم ڕەجی دووجای کەم 1 ببینمەوە، چونکە هەتا ئێستا هیچ ژمارەک نییە کە جارانی خۆی بکاتە کەم 1، واتە دەبی ڕاوەستم لێرە، ناتوانم چی دیکە هیچ بکەم، کەواتە هیچ ڕەگەکی ژمارەکی ڕاست نییە لۆ ئەو هاوکێشەی ڕەگەکانی ژمارەی ڕاستی نین. ئەوە لەبەر هەندێ کە زانایان ویستیان ئەو جۆرە هاوکێشانە شیکارکەن، زانیان کە ناتوانن ژمارەکی ڕاستینە ببیننەوە کە ڕەگبی لۆ هاوکێشەکەی، لەبەر هەندێک لە زانایان ویستیان کە هەرچەندە سەختیشە بەڵام ئەو جۆرە هاوکێشانە شیکار بکەن، و زانایەک لە زانایەکان بە جۆرێک شیکاری کرد کە چی کرد، چوو ئەو کەمیەکە لە ژێر ڕەجی دووجا ناوەکی تایبەتی لۆ دیتەوە، ناوی لێنا ئی، واتە ئیماجینەری، واتە شتێکی ناڕاست، شتێکی ڕاستینە نییە، شتێکی خەیالیە. خەیالیش وابزانم ئەو وشەیە نازانم ئایا وشەکی عەرەبیە یان چییە، چونکە ئەوەی ڕاستی بی بە عەرەبی ناوی خەیالی نییە، ناوی لێدەنێن ئەلئەعداد التەخەیولیە، ئەوجا نازانم تەخەیولی و خەیالیش وەکو یەکەیان نا. باشتر وابوو بەڕای من بە کوردی زاراوەکمان هەبی کە گونجاوبی لۆ وشە لاتینیەکە ئیماجینەری، کە 100% لە لاتینیوە هاتیە، و ڕەنگە باشتریش وابوو ئەمەش بە کوردی هەمان زاراوە بەکاربینین، ژمارەی ئیماجینەری، و یەکەش ئاسانتر دەبوو ئەو کات بزانین لەبەر چ ناویان لێنایە ناویان لێنا یەکەی ئیماجینەری. ئەو زانایان هاتنە سەر ئەو بڕیارەی کە بەڵێ هاوکێشەکان ڕەگیان هەیە، ڕەگەکە لە 2 بەش پێک دێ، بەشەک ژمارەی ڕاستە، بەشەکیش ژمارەکی خەیالیە. لەبەر هەندێ ناویان لێنا ژمارەی ئاوێتە، ژمارەی ئاوێتەش لە 2 بەش پێک دێ، بەشەکی ڕاست و بەشەکی خەیالی. وەکو تەمەشا دەکەین ئەو هاوکێشەیە، ئەو مۆرە، ئەو هێڵە سەماوەیە، هیچ کات ئەو هێڵە کەسکەی نابڕی، واتە هیچ کات وای کە لێرە وایە، یان بە کوردی تان، پۆتان، ئەو پۆیە، ئەوە پۆیە، ئەوەش تانەکەیە، ئەگەر تانەکەی بە کوردی بە سۆری دروستکەم، کاتە ئەو هێڵە مۆرە هیچ کات هێڵە کەسکەکەی نابڕی، واتە هیچ کات ئەو هاوکێشەیە ناکاتە 0. ناتوانم ئەمن هیچ، واتە ئەو هانە نییە. ئەگەر ئەو هابە ئاسا بوو، یان ئەو هابە، یان هەتا ئەگەر ئاهاش بە لێک خاڵش بڕی بای وەکو دەبینن نابڕی. ئەوجا پێویستیمان بە زانین و فێربوونی ژمارە ئاوێتەکان هەیە کە 2 بەشن، ژمارەی ڕاست و
ژمارەی خەیاڵی. ژمارەی خەیاڵی ڕەجی دووجای ژمارەیەکی نێگەتیڤە یا ژمارەیەکی کەمە و هەموو ژمارەیەکی خەیاڵی دەتوانین ئەوها بینووسین. واتە ئەگەر نووسیم بۆ وێنە 2E ئەوە 100% دەزانم کە 2 واتە دوو ژمارە چی ڕاستە، ڕەنووسە چی ڕاستە، ئیش واتە کەم یەک. ئەگەر تەنیا نووسیم ئی 100% دیسان هەر ئیە، بەڵام بەئەکە لێرە ژمارە یەکە کە پێویست ناکە بنووسم، کەواتە هەمیشە بەشە خەیالیەکە ئەوها دەنووسرێ ژمارەک و پاشان پیتی ئی کە پیتی ئی لە ڕاستیدا یەکسانە بە ڕەجی دووجای کەم یەک. ئەوجە لێرە نووسرایە زۆر باشە، دەبی زۆر ئەوەی بزانم و ئاگام لێبی. بەڵام ئەگەر هاتوو هەندێک جار یەکم نەبوو بۆ وێنە دووم هەبوو چ دەکەم؟ ئەمن دەزانم کە دوو یەکسانە بە یەک جاران دوو، کەواتە دەیکەمە دوو ڕەگ، کەم یەکەکەی بە تەنێ دەنووسم، دووەکەش بە تەنێ دەنووسم، پاشان دەنووسم ئەوها 2E. ئەدی ئی تواندوو مانای چێواتە ڕەجی کەم یەک لێکی بدەم لەگەڵ ڕەجی کەم یەک. ڕێگەکان لەگەڵ یەک دەڕۆن، تەنیا کەم یەکەکە دەمێنێتەوە. دەبی ئەوەش زۆر باش بزانم کە ئی تواندوو یەکسانە بە کەم یەک. لێرەش لە جیاتی بە هۆی ژمارە بنووسن، بەهۆی پیت نووسیتیان هیچ کێشە نیە، پێویست ناکە لێرە ڕوونکردنەوە هەیە، پێویست ناکە ئەمن زۆر خۆم بەو لایەمان دیکەم، ئێرە بزانم بەسە. گرنگترین شت ئەوەیە من بزانم ئی یەکسانە بە ڕەجی کەم یەک لەژێر ڕەجی دووجا یەکسانە بە پیتی ئی. ئەوجە ئێستا سادەکردنی ڕێگە دووجاکانی ژمارە نێگەتیڤ و سالبەکان. هەر بڕێک بە پێی ئی بنووسە. لێرە بۆ وێنە سێ دەبینم لەژێر ڕەگ کەمم هەیە، کەواتە کە کەمم هەبوو لەژێر ڕەجی دووجا یەکسەر بیر بکەمەوە کە بێگومان کەم کێشەیە تەنیا لەژێر ڕەجی دووجا کە نانووسرێ دووجا یان چوارجا یان شەشجا یان هەشتجا. واتە ئەگەر ژمارەکە جووت بوو کەم لەژێر ڕەجی سێجا هیچ کێشە نییە، دەتوانم یەکسەر بزانم دەکات چەند، یەکسانە بە کەم دوو، چونکە کەم دوو لێکی دەم لەگەڵ کەم دوو، دیسان لێکی دەم لەگەڵ کەم دوو، یەکسانە بە کەم هەشت. کەواتە تەنیا ئەگەر ڕەگەکان دوو جابوون و چار جابوون و ئەو کات کێشەیە، دەنا کێشە نییە. لێرە ئەگەر هیچ نەنووسرا واتە ڕەجی دووجایە، لێرە دوو نانووسرێ، چونکە وا هەست دەکەن کە هەموو خوێندکارێک دەبی ئەوەی بزانی. ئەوجە لێرە یەکسەر ئەمن دێم چ دەکەم؟ کەم 16 دەکەمە دوو بەش، دەزانم کەم 16 یەکسانە بە 16 و کەم یەک، دەکەمە دوو بەش چونکە من دەزانم لێرە کۆیە. ئەوجە 16 کە زۆر بە ئاسانی لەژێر ڕەجی دووجا دێتە دەرێ، یەکسان دەبی بە چار، بە خۆشمە من سێم لێرێ هەیە، ئەو سێ لێک درایە، هەرچەندە پێویست ناکە بنووسرێ، بەڵام لێرە کە بووە بە چار ناچارم بینووسم، کە ئەگەر سێ و چاری لە تەنیشتێک بنووسم ئەوها وەمزانیە 34ە. لێرە پێویستی نەدەکرد بنووسرێ لێکدان، بەڵام لێرە پێویستی کرد. ئەوجا تەنیا کەم یەکەکە با بمینێتەوە لەژێر ڕێک، چونکە ئەم دەزانم کەم یەک یەکسانە بە ئی، کەواتە ژمارەکەم نووسی وەکو 12 ئی. لێرەش هەروە کەمەک هەیە، لێرەش کەمەشکە هەیە، هەوڵ دەدەم ئەو 75 بکەمە 75 بە تەنێەوە کەم یەک بەلایەک، پاشان 75 دەزانم کە لێکدانی 25 و سەیە، چونکە 25 لەبەر چ 25 هەڵدەبژێرم، چونکە 25 زۆر بە ئاسانی لەژێر ڕەجی دووجا دێتە دەرێ. کەمەکەی خۆم هەتا پێم دەکرێت دەنووسمەوە، هیچ نابی لە بیرم چی 5 لەژێر ڕەجی 25 لەژێر ڕەجی دووجا یەکسانە بە 5، سەیەکە ناتوانم بە تەواوی لەژێر ڕەجی بینمە دەرێ، کەواتە بە هەر ئەوها بمینێتەوە، کێشە نییە.
بەڵام لە جیاتی کەمیەک دەنووسم PTE، بەڵام ئەو هانووسینە کە زۆر باش نییە باشترین نووسین ئەو نووسینەیە. هەمیشە ئەو ئیە لە لای چەپەکەبی باشترە نەک لە لای ڕاستی ئێرەبی، چونکە لێم تێک دەچیوە دەزانم ئیەکە لە ژێر ڕەگە، بەڵام لێرەبی زۆر باش دەزانم لە دەرەوەی ڕەجی دوو جایە. ئێستا بەخۆم هەر بڕێک بە پێی ئی بنووسە یەکسەر دەزانم کە کەم 12 واتە لێرە 12 و کەم 1، پاشان 12 دەزانم یەکسانە بە ڕەجی 4 و ڕەجی 3، ڕەجی کەمیەکیش ببورن لێرە دەبی بنووسم ئەو جەڕەجی 4 کە لە ژێر ڕەگ دێتە دەرێ یەکسانە بە 2 ڕەجی 3 و لە جیاتی ڕەجی کەمیەک دەنووسم ئی، پاشان ئیەکەی دەگوازمەوە دەیهینمە لای دەستی چەپ 2 ئی ڕەجی 3، ئەوە باشترین وەڵامە لۆ مامۆستاهەکەت بنووسی کە تێگەیشتی ئەو بڕانە کوو دەنووسین بە پێی بەشە خەیاڵیەکەی. ئێستا کوچاچی کەم ئەمن دووم هەیە لە دەرەی ڕەگەکەیە 36ەکەش هەوڵ دەم بیکەمە 36 و بیکەمە ڕەگی 1، ئەو 36 لە ژێر ڕەگی دەینمە دەرێ یەکسانە بە 6 چونکە 6 جاران 6، ئەو کات دەنووسم ئەوها لێرەش دەنووسم PTE، ئەو ئێستا 2 جاران 6 12 PTE. لێرە بە هەمان شێوە کەم 1 لە 3ەکەی هەروەکو خۆی دەینمە خوارێ 66ەکەی هەوڵ دەدەم بنووسم 63 کەم 1، ئەو 63ش هەوڵ دەدەم بیکەمە بۆ وێنە 7 جاران 9 ڕەنگە 63 باشبی، چونکە 9 دەتوانم بە تەواوی لە ژێر ڕەجی بینمە دەرێ، بەڵام هەفتەکە بە هەر ئەوهابی ڕەجی کەمیەکیش لێرەیە کە 9 لە ژێر ڕەگ دەینمە دەرێ کەم 1 لە 3 دەبی ئەوها جارانی 9 بکەم ڕەجی 7 وەکو خۆیتی لە جیاتی کەم با بنووسم ئی لێرە. ئەو جا ئێستا ئەو 3 و ئەو 9 لەگەڵ یەک دەڕۆن کورتکردنەوە هەیە، 9ەکە دەبیتە 3 کەمەکە دێتە خوارێ ماوە 1 جاران 3 ڕەجگی 7 ئی، یەکەی دەینمە لای چەپ دەبیتە کەم 3 ئی ڕەجی 7. ئەوە باشترین وەڵامە، ئەوە باشترین وەڵامە تاو هەر ئەوەندەشە. ژمارە ئاوێتەکان، بەڵام لێرە تەنیا جارێ تەنیا بەشە خەیالیەکەی باز دەکەین، تەنیا ئەو بەشەی کە ئی لەگەڵا. هێشتان جارێ زۆر هاوکێشەمان شیکار نەکردیە، جارێ تەنیا باز دەکەین ئیمانای چیە و لەژێر ڕەگ کوو دەیهێنینە دەرێ و کوو دەینووسین و ئەو شتانە. دەتوانم سەردانە چی لاپەڕا 188ش بکەم بزانم لەوێ چ هەیە. 188 لێرە ڕاهێنانی دووەم شیکارکردنی ئەو هاوکێشە دوو جایانە کە دوو ڕەگەکەی خەیاڵین، دوو ڕەجی خەیاڵیان هەیە. ئەگەر هاوکێشەکەم هەبوو بەو جۆرەی یەکسەر من دەچم ڕەگی هەردوو لای وەردەگرم، زۆر ئاسانە ڕەگی X2 چونکە هەر دەکاتە X بەتەنێ، لێرەش لە کاتی وەرگرتنی ڕەگ و X هەمیشە دەبی X و کۆ و کەمی بنووسم، ئەو جە 81ەکە کەتە ژێر ڕەگ 81ەکەش دەزانم ئەمن ئەوها دەنووسم 81 بەتەنێ و ڕەگی کەمیەکیش بەتەنێ، ئەو جە 81ەکە کە دەینمە دەرێ لە ژێر ڕەگ یەکسان دەبی بەنۆ، ڕەگی کەمیش یەکسانە کەمیەکیش یەکسانە بە ئی کەواتە دەنووسم. ئەوە هاوکێشەکەم شیکار کرد، ئەو هاوکێشەیە ڕەگەکەی ژمارەی ئاوێتەیە بێگومان، بەڵام ئەمن لێرە هەر بەشە خەیالیەکەی دەبینم چونکە بەشە ڕاستەکەی سفرە، دەنا هەیە بەڵام سفرە.
بەڵام هاوکێشەی دی هەیە کە بەشە ڕاستیە کەشی دەبینم، واتە ئەو بەشەی کە ئی لەگەڵا بەشە خەیالیەکەیە، ڕەگە خەیالیەکەیە. بەڵام ئەو هاوکێشە بزانین ئەوە کووە، ئەو هاوکێشە یەکسەر دەچم کۆ 75 دەگوازمەوە لای ڕاست، هێمایەکەشی دەگۆڕدرێ دەبیتە کەم، ئەو سێم هەیە لێرە نابی بمینێ، دەبی هەردوو لای هاوکێشەکەم دابەشی سێیکەم کە دابش دەکەم لێرە دەبیتە ئێکس تواندوو، لێرە یەکسان دەبی بە کەم 25 کەم 25ەکەی دەکەمە کۆ 25 و کەم 1 کۆ 25ەکە لە ژێر ڕەگدەی مەدەرێ یەکسانە بە 5 کەم یەکەکەش یەکسانە بە PTE ئیماجینەری. لێرەش هەروە تەنیا بەشە خەیالیەکەی ئەو ڕەگە خەیالیەکەی دەبینم چونکە بەشەکەی دی سفرە نایبینم هێشتا، بەڵام پاشان لە کاتی خۆی کە هاوکێشەی دیشی کار دەکەم هەردوو بەشەکان دەبینم. لێرە پاسادام بکەواتە ساغیکەوە ئایا ڕاستت کردیە ڕاستت نەکردیە، چ دەکەم هاوکێشەکەی وەکو خۆی دەنووسمەوە لای چەپ و لای ڕاستی ئەوها لای چەپەکەی، چونکە ئەمن کۆوەکەم نۆم بەدەست هات یەکەم جار بابزانم کۆنۆیەکە ڕاستە یاننا، کۆنۆیەکەی لە جیاتی کۆنۆئی لە جیاتی ئێکسیدا دەنێم و چونکە تواندووی دەنووسم، لێرەش ئەمن تەنیا ئەوەی ڕاستی بێ پێویست ناکە کەم هەشتاویەکەکەی بنووسمەوە، دەزانم لای ڕاست کەم هەشتاویەکە ئیش دەکەم لەسەر لای چەپ هەتا بزانم دەگەمە چێندر. لێرە 9 جاران 9 هەشتاویەک ئی و ئی جاران ئی یەکسانە بە ئی تواندوو، ئەمن دەزانم ئی تواندوو دەکا کەم 1 لە جیاتی ئی تواندوو دەنووسم کەم 1. ئەو جە ئێستا دوو ژمارەم هەیە، یەکیان پۆزیتیڤە یەکیان نێگەتیڤە، لە کاتی لێکدان هەمیشە دەبی لێکدانەکە دەکاتە نێگەتیڤ هەشتاویەک. ئەو جە لێرە تەمەشا دەکەم بەخۆشم نێگەتیڤ هەشتاویەکم هەیە کەواتە ساغی دەکەمەوە کە ئەو شیکارەی کە کردیتم ڕاستە. بە هەمان شێوە کەم نۆیەکەش بە هەمان شێوە دادەنێم، کەم نۆ جاران کەم نۆ یەکسانە بە کۆنۆ، هیچ کێشە نییە چونکە دوو جایە، کەواتە ئەگەر کەم نۆبی و ئەگەر کۆنۆبی ئەمن هەر ڕاستە هاوکێشەکەم. بە هەمان شێوە ئەو هاوکێشەیەش یەکەم جار 5 ئی دادەنێم و توانی دووی دەکەم 5 جاران 5 25 ئی توان ئی یەکسانە بە ئی تواندوو، ئی توان ئی جاران ئی یەکسانە بە ئی تواندووە، پاشی جارەکی دیکە لە جیاتی 5ەکەی کەم 5 دادەنێم، هەمان شتە چونکە تواندووە پێویست ناکە دوو جارشی کارکەم کە دەبینم کەم 75 کۆ 75 یەکسانە بە 0. ئێستا هاوکێشەکە شی کار بکە بە خۆم دەبی ئێکس تواندوو یەکسانە بە 36 شی کار بکەم، ئەوها ئێکس تواندوو کۆ 36 یەکسانە بە 0 هەتا ئەو هاوکێشەی شی کارکەم ئەو ژمارەی دەبەمە لای ڕاست. ئێکس تواندوو بە تەنێ لێرە دەمینێتەوە 36ەکە چوە لایەکەی دیبوو بە کەم 36. ئێستا ڕەگی هەردوو لای وەردەگرم، ئەوها ڕەگی ئێکس تواندوو دەبیتە ئێکس بە تەنێ، لێرەش 36 بە تەنێ دەنووسم، بێگومان دەبی کۆ و کەمەچی بنووسم دەنا هەڵەیە چونکە ئێکسم هەیە، ئەوها ڕەگی 36 بە تەنێ و ڕەگی کەم 1 بە تەنێ. ئێستا ڕەگی 36 یەکسانە بە 6، ڕەگی کەمیەکیش یەکسانە بە ئی، کەواتە ئەوە ڕەگەکەی خەیالیەکەم کە دوو ڕەگی خەیالی هەیە دیتمەوە، دوو ڕەگە یەکەچیان کۆ 6 ئیە یەکەچیان کەم 6 ئیە. ئەو هاوکێشە بێگومان ساغکردنەوە دیسان وەکو لێرەک و ساغم کردەوە لە جیاتی دانان، بەڵام چونکە زۆر ئاسانە ئەوەی ڕاستی بی ساغکردنەوەی پێویست نییە چونکە هاوکێشەی ئاسانە. ئەو هاوکێشەیە هەمان شت ئێکس تواندوو کۆ 48 لێرە ئەگەر چاچی کەم یەکسانە بە 0 کۆ 48 دەچیتە لای ڕاست
x2 دەمێنێتەوە یەکسانە بە کەم 48. ڕەگی هەردوو لای وەربگرم x2 ببورن x بەتەنێ یەکسانە بە کۆ وەکەم ڕەگی 48 بەتەنێ و کەم یەکیش بەتەنێ. ڕەگی 48 دەکات 48 یەکسانە بە 2 جاران 16. دەبەر چ بیرم لە 16 کردەوە چونکە 16 ئاسانە لەژێر ڕەگی 2 جادەری بینم کەواتە کۆ وەکەم 16 و 2 جاران 6 2 جاران بەڵام 2 نا 3 جاران 16 3 جاران 6 بەڵێ 3 جاران 16 کەواتە ڕەگی 3 دەمێنێتەوە لێرە ڕەگی 1 کەم 1 ئەوجە 16 کە لەژێر ڕەگدەی هینمە دەرێ یەکسانە بە 4 سێکەش ناتوانم بهینمە دەرێ بە تەواوی بەڵام لێرە دەبیتە ئی دوجە پاشان ئیەکەی دەینم لە تەنیشت چارەکەی دەنووسم 4 ئی ڕەگی 3 ئەوە ئەکسەکە 2 ڕەگی هەیە ڕەگەکانیشی بەو جۆرەیە بەشە خەیالیەکەی بەشە ڕاستیەکەشی سفرە. ئێستا پرسیارەکەی دیت چ بوو؟ 9x2 کۆ 25 9x2 کۆ 25 یەکسانە بە سفر. دیسان دەینم ئەو ژمارەی داوێمە لای ڕاست 9x2 یەکسانە بە کەم 25 هەردوو لای هاوکێشەکە دابەشی 9 دەکەم x2 یەکسانە بە کەم 25 دابەش 9 چونکە لێرە 9 دابەش 9 بوو بە 1. ئێستا لە کاتی وەرگرتنی ڕەگ ئەوها ئێستا لێرە خوێندکاری ژیر هیچ کێشە نییە ئەگەر ئەو کەمە لە خوارێ بوو لە سەرێ بوو لە چێندەر بوو ئەوە هیچ کێشە نییە لە جێیەکی داینێ و تەواو. لە لای چەپ x2 دەکاتە x لێرەش کۆکەم ئەوجا ڕەگی 25 دەتوانم ئەوها بینوسم وەکو ڕەگی 25 و ڕەگی کەم 1 ڕەگی 9ش لێرە ئەوها دەتوانم بنووسم ئەوە ئەو ڕێسایە هەیە واتە هەر کەسەی بەتەنێ سەرەی کەرتە بەتەنێ ژێرەی کەرتەش بەتەنێ سەرەی کەرتەش دەتوانم 25 جاران 1 کەم 1 ئەوها بینوسم. ئێستا x یەکسانە بە کەم و کۆکەم 25ەکە لەژێر ڕەگ دێتە دەرێ دەکاتە 5 تەواو لێکی دەم لەگەڵ ئی 9ەکەش لەژێر ڕەگ دێتە دەرێ یەکسانە بە 3 کەواتە ئەوها دەیهێڵمەوە ڕەگەکان چنە یەکەچیان کۆ 5 لە 3 ئی یەکەچیان کەم 5 لە 3 ئی ئەوە بەو جۆرەی توانیم ڕەگی ئەو هاوکێشانە ببینمەوە. ئەوجە ئێستا هەتا ئێستا هەر بەشە خەیالیەکەمان تاو توێ کردیە. ژمارەی ئاوێتەش بریتیە لە بەشەکی ئەو بەشە خەیالیە و ئەو بەشەکەی دی بەشە ڕاستیەکەواتە ئی لەگەڵ نییە ژمارەیەکی وەکو هەموو ژمارە ڕاستەکانە ئەوجا کەرتە کەمە بۆ وێنە ئا دەتوانین ئەی دەتوانین کەم 2 بی دەتوانین کەم 1000 بی دەتوانین 4 دابەش 16 بی دەتوانین هەرچ بی کێشە نییە بەڵام ژمارە چی ڕاستەواتە چییە ڕاست ژمارە چی ڕاستینەیە واتە ئی لەگەڵ نییە ئەوە ژمارەی ڕاستە. و لێرە نووسرایە کاتێک ئا و بی ژمارەی ڕاستن ئەو بیەی ئێرەش هەمیشە ژمارەکی ڕاستە بەڵام هەمووی پێکەوە ژمارەکی خەیالیەواتە وەکو تەمەشا دەکەین لە تەنیشت یەکەی ژمارەکی ڕاست هەیە ڕاستینە هەیە کەم 5 ژمارەکی ڕاستینەیە ژمارەکی تەواوە یان 2 بەسەر 3 کەرتەکی ڕاستینەیە بەڵام هەمووی بەیەکەوە ڕاستینە نییە کاتە ئەیوبی دوو ژمارەی ڕاستینەنا کۆمەڵەی ژمارەی ڕاستیەکانن دو ژمارەی ڕاستن
بەشەکەن لە کۆمەڵە ژمارەی ڕاست بەشەکە لە کۆمەڵی ژمارە ئاوێتەکان. ژمارەی ئاوێتش لە دوو بەش پێک دێ، بەشەکی ڕاستە و بەشەکیشی ئاوێت خەیالیە. ئێستا لێرە ژمارە ڕاستیەکان ئەوانە هەموو ژمارەی ڕاستن ئەگەر تەماشایان کرد. ژمارە تەواوەکان، ژمارە کەرتەکان، ژمارە دەیەکان، ژمارە کەرتەکان و ڕێژەیەکان، سفر، هەتا ئەو ژمارەش پی کە ئەویش هەر دەکاتە ژمارە ڕاستیەکان. ژمارە خەیالیەکانیش هەمویان دەبی ئیان لەگەڵبی یان ڕەگی دووجای ژمارەکی نێگەتیڤ بن. بەڵام بۆ وێنە ئەگەر ئەوها هات لە تاقیکردنەوە لۆت نووسرا ئایا کەم هەشت ڕەگی سێ ژمارەکی خەیالیە؟ بێگومان نا، ژمارەکی تەواوە، چونکە ڕەگی سێ دەتوانم ئەمن لە ژێر ڕەگبی هینمە دەرێ. ڕەگی سێ هیچ کات لەگەڵ نییە، ئەوجە کەم هەشتیش نەبوو هەتا ئەگەر کەم دووش بوو هیچ کێشە نییە. گرنگەوەی ئێرە سێبی، گرنگەوەی ئێرە ژمارەکی تاکبی، ژمارەکی تاکبی، ئەو کات کێشە نییە. هەموو ژمارەیەکی ئاوێتە بەشەکی ڕاستی هەیە کە بە ئەو بەشەیە، بەشەکی خەیالیشی هەیە کە ئەو بەشەیە. ژمارە ڕاستیەکان ژمارەیەکی ئاوێتەن، بەشە خەیالیەکانیان سفرە، ئەوەش ڕاستە، واتە ئەو بەشە دەتوانین ناوی لێنێن ژمارەکی ئاوێتەیە، بەڵام بەشە خەیالیەکەی سفرە. و هەروەها ژمارە خەیالیەکان ژمارەی ئاوێتەن، بەشە ڕاستیەکانیان سفرە. دوو ژمارەی ئاوێتە یەکسان دەبن ئەگەر بەشە ڕاستیەکان و بەشە خەیالیەکانیان یەکسان بوو. ئێستا ئەوەش زۆر زۆر گرنگە، کەنجی ژمارەی ئاوێتە یەکسان دەبی. بۆ وێنە ئەمن ئەگەر لێرە لە لای ڕاست ئەو ژمارە ئاوێتەم هەبوو و لە لای چەپیش ئەو ژمارە ئاوێتەم هەبوو، چونکە یەکسانن دەبی ئەمن بەشە ڕاستەکان لەگەڵ یەک تاو توێ بکەم و بەشە خەیالیەکانیش لەگەڵ یەک. ئەوە ئەگەر لێم پرسن ئەو هاوکێشەیە چەندە شیکاریکە، ئەمن دەینم 3x یەکسانە بە 6، ئێکسەکەی دەبینمەوە یەکسانە بە 2. لایەکەی دی کەم 5 ئی یەکسانە بە ئەوها کەم 5 ئی یەکسانە بە کەم 10 وای ئی. ئەوەی ڕاستیبی پێویست ناکە ئیەکان بنووسرێن، چونکە ئیەکان هەر دەڕۆن لەولا کەواتە ئەوها بنووسم بەسە. کەم 5 یەکسانە بە کەمەکانش لەگەڵ یەک دەڕۆن هەردووچان دەبنا کۆ. ئێستا هەتا وایەکەی ببینمەوە هەردوو لای دابەشی دەی دەکەم، ئەولا و ئەولا وای دەردەچی یەکسانە بە نیو تەواو. ئەوە هەردوو لاپەڕا 187 و 188 لێرە دێمە کۆتایی ئەوانەیە. هەتاوانەیەکی نوێ لاپەڕێکی نوێ دەربارەی ژمارە ئاوێتەکان هەر بژین.